ئەمڕۆ لە کەمپی پەنابەرانی عراقین ئەو کەمپی کە پەنابەرانی سووریایی لێیە طبعاً ئەم کەمپە ئێمە هیچ دابەشکاریدنیەکی خواردن و پێداویستەکانمان نەکردو لە سەردانەوە تاوەکو ئێستا بۆ کاری ئەو ڕێکەوتنی لە نێوان وەزارەتی کۆچ کۆچبەران و ڕێکخراوی وێنەسیاری جیهانی هەبووە بەڵام لە دوای ئەو بارودۆخی کە بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە دروست بوو خۆشتانەزان کە ئێستش لە مانگی ڕەمەزانی پیرۆزین هەستمان کرد کە فەندی کۆمپانیا بورن ڕێکخراوەکان زۆر دابەزیوە بۆیە ئێمە داوامان کرد لە وەزارەت کە هاوکاری دابش بکەین ڕەزامەندیان دەربڕی ئێمە ڕۆژی ڕابردوو ئەمڕۆ دەستمان کردو بە دابشکردنی خۆراک و پێداویستی پاکەرەوە بەسەر پەنابەرانی کەمپی عەربەد.